بەناوی خۆی گەورە و میرەبان ئازانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتێکی کاری وەرزشی بێەوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوانێ ئەمڕۆ باسکردنمان دەبێت لە سەر چامپیۆنز لیگ ئەم شەو یەکەم دوو تیپی گەیشتوو بە قۆناغی چارێکی کۆتایی یەکلا دەبێتەوە و هەر ئەم شەو بە فەرمی ژمارەی یانە بەشدارەکانی چامپیۆنز لیگ کەم دەبێتەوە بۆ چواردەیانە بۆ کاریوەی ئەم شەو دوو تیپ لە قۆناغی شانزەی پاڵەوانێتێکە ماڵاوایی دەکەن. قسەی تەواوەکەین لە سەرنجام یاریەکانی چون لەسەر یاریەکانی گەڕانەوە، بەڵام پێشەوە سەرنجێکی کورت لەسەر ئارسناڵ و لەسەر بایرن لەسەر ئینتەر میلان. شەوی ڕابردوو ئەرسیناڵ بە نیو دەرزان گۆڵ لە شەفیڵد یونایتدی بەردەوانێ. شەی دوێنێش مەترسی تیپی کۆتایی ڕیزبەندیمان ئاشکرا کرد بەو مەرجەی ئەگەر سەرەتا ئەرسیناڵ گورزی خۆی نەوەشێنێ، بەڵام ئارتیتا و یارزانانی ئەرسیناڵ زۆر جوان دەرشیان بۆ حاڵەتە کرد، هیچ دەرفەتێکیان نەدا وە کۆی کە خۆی پێشتر ئارتێتا کەوتوێتی کۆنتترۆلکردنی تۆپ بابەتێکە، خنکاندن و فشارخستنی سەرتی بە جۆرێکی تر بابەتێکە. یاری دەستی پێکرد بەرامبەر بە شەفیڵد، ئارسیناڵ هەرگیز نەیهێشت شەفیڵد بیر لەو هیوایە بکاتەوانێکە بە گۆڵی ئەرسیناڵ بگا یاخود بتوانێت یارەکەی لێ ئاڵۆزگا بە تۆمارکردنی گۆڵێک. ئەمە ئەوەی کە مەترسی کۆتایی ڕیزمەندی لە ڕوبەڕبوونەوەی ئەرسناڵە درخسەوە خودی ئەرسناڵ خۆی بوو، ئەو یاریکردنە بوو کارتێتا تەطبیقی کرد، ئەو فشارکردنە بوو کە هافرست، مارتینێلی، دیکلان ڕایس، ئۆدیگارد، بوکایۆ ساکا لەسەر ئەم تیپە دروستیانە لەسەر شەفیڵد، ئەمە چکە لە هەردوو باڵی کیۆرس و هەروەها بنوایتیش کە فشارێکی توندیان لەسەر یاریزانانی شەفیڵد دروست کرد و وایان کرد هەرزوو شەفیڵد ئەنجامی یارەکە بێهیوا بێت. طبعاً ئارسیناڵ سەرکەوتنێکی گرنگی دەستەبەرکەمە چەند یاریەکە لەسەرێک 4 گۆڵ و 5 گۆڵەکە کەیشێک لەو بردنەوە تایبەتانەی بردنەوەکەی نیوکاسڵ بوو کە سەرکەوتنی بەسەردا تۆمار کرد. ئەم هەنگاوانە هەمووی کاری ڕاستن و هەمووی ئەو هەنگاوانە بووە کە باسمان کردووە ئارسیناڵ تیپێکی تۆکمێ، ئەمساڵ ئارسیناڵ بێنازنا و دەرچێ بەرپرسیارەتەکەی ئارتیتایە، چونکە ئەم تیپە لە لووتکەی هێزایە، ئەم تیپە لە ترۆپکی یاریزانایە. هەڵسەنگاندنێکمان نەبوو، من هەمیشە پێم وتونوتمە بە یەک وەرز هەڵسەنگاندنی هیچ کەس ناکەم. تۆخێڵ هەموو وەرزی ڕابردوو ڕۆشتۆ من تێبینیەکم لەسەر تۆخێڵ نەبووە، بەڵام ئەم ساڵ کە خۆی تیپەکەی ئامادەکردو ئەنجامەکانی وەکو پێویستە ئەنجە قسەی لەسەرەکەم. ئۆدیگارد و ساکا پارەوەی پێشکەشیان کردووە، من ینی ستایشم کردوم باس پێم وتۆمە جاری هەڵسەنگاندنی واقعی نییە، بزانین ئەم ساڵی جوان تا ڕادەیەک ئەم ساڵیش لە هەمان ئاستی پاران تێبگە لەم قسەیە، بەڵام ئەوەی کە ئەرسیناڵی بەهێز کردووە ناوەندە، بە تایبەتی دیکلان ڕایسە، کاریگەری دیکلان ڕایس لەگەڵم تیپە وە گونجاندنی زیاتری گابرێل و سالیبا، چونکە بیرتان نەچێت پار ئەرسیناڵ کە دۆخی پریمەر لیگی لێ تێکچوو یەکێک لەوە کارەکان سالیبا پێکانی تووشات. ئێمە نابێ بئینسافین بەرامبەر بە ئارتیتا. مەنزومەی ئەرسیناڵ لە وەرزی ئەم ساڵە بەدیلەکانیشان تۆرە تێمبەر ساتوە چەند یاری کرد وازیێنەتاو یان تووشی پێکانە ئەو بوومنوای چەند یاری لە دڵی بەرگری یاری کرد. گابرێل بوو بە یاریزانی یەدەگە و ئەو کاتە یانەکانی خۆلی ساودی بە تەمام بوون و یاریزانە بەنە ڕیزەکانیانەوە. ئەستا 2 گۆڵ پارێز لە ئەرسیناڵا بوونی هەیە، ڕایەش و ڕامسدێڵ بوونی هەیە، 4-5 ناوەند لەم تیپەیە بوونیە. ها ئێمە وتومان لە تیپەکە کامڵە لە بەرەوەم ساڵە بێ ساڵی دەستکەوت بێ. لەگەڵ هەمووەمانەش ئەم سەرکەوتنانە سەرکەوتنی گرنگ و تایبەتن بۆ ئەرسناڵ، بەڵام هەموو ئەوە نین کە ئێمە بڵین تەواو پریمەر لیگ کۆتاییە، تۆ 5 گۆڵ لە بێرنلی بکەی 90ەمە و 6 گۆڵ لە شەفیڵد بکەی 6ەمە و بڵین وەڵا کاکە پریمەر لیگ کۆتایی هاو بۆ ئەرسیناڵ. نەبوو جۆرە نییە. بەڵێ ئەرسیناڵ یاری باشەکە، بەڵێ ئەرسیناڵ ئەمساڵ کێبڕشیەکارێکی سەرسەختە، بەڵێ ئەرسیناڵ ئەمساڵ تیپەکەی بێسترە، بەڵام ڕکابەرەکە هێزگارەوەندە سانانیە، ڕکابەرێکی سێتیپیە بێت و بە تایبەتی ئەم چەند هەفتەیەی کۆتایی ڕوبەڕبوونەوەی لێڤەرپوڵ و مانچستەر سیتی، دواتر مانچستەر سیتی برایتن، دواتر ئارسناڵ و مانچستەر سیتی، دواتر
ئاستۆن ڤیلا مانچستەر سیتی و ئارسناڵیش خۆی بە تایبەتی لە جێژاوی یاری سیتی بە سەلامەت دەرچێ و سوود لە ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ و مانچستەر سیتی وەربگرێت بە یەکسانبوون ئاین تێبگەن کاڵم سوودی لێوەرگرێ بەوەی کە ئەو یاریە بەنجامی یەکسانبوون وێنە دەراوانێ ئەکرێ دەرسیناڵ و کاتە تمۆحی پریمەر لیگی وازەختە بێ وە لە یاری مانچستەر سیتی بە شکست نێتە دەراوانێت چونکە هەر شکستێکی ئەرسیناڵ لە ڕکائەسە تا حدێک تۆ بۆ نمونە لیڤەرپوڵ ئەگەر یاریە یەکسانیش بێت مەجای ئەوەی تایە خاڵێک بە یەکسانی تیپێکی بەرامبەر بچێتەوە لووتکەی ڕیزمەندی ینی بە یەکسانبوونی ڕکابەرەکەی بۆ نمونە لیڤەرپوڵ یاری مانچستەر سیتی بە یەکسانبوون کۆتاییەت ئارسناڵ پێشەکەی یاریکی دیکە ئەگەر بێت و لیڤەرپوڵ ئەمە بەرێتەوە گەر یەکسانبوونێک یاخود خەساریی بێن شتەکە ئاساییە بەڵام بۆ تیپێکە لە خوارەوەیە هەموو یاریێک بۆی دەبێت بە یاری کۆتایی بەڵێ بۆ لیڤەرپوڵ و بۆ مانچستەر سیتیش یاری کۆتاییە وە دەزانین بەڵام ئارسیناڵ لە خوارەوە دەوێت بێتە سەرۆ بۆی پێویستی بە جوودێکی زیاترێ پێویستی بە ترسانی زیاتر ێسا ئەوەی کە بۆ ئارسیناڵ گرنگە ژمارەی گۆڵەکانی ژەگەر خاڵەکانی ئاوتا بۆ لە پریمەرلیگا ژمارەی گۆڵەکان لە پێش بێ بۆیە ئارسیناڵ لەسەر ڕێگەیەکی ڕاستە بەڵام ئەم ڕێگە ڕاستە ڕکابەری سەختی هەیە لیڤەرپوڵ و مانچستەر سیتی ڕکابەرەکەین کەس ناتوانێت گرێوی ئەوە بکات بە سیتی و لیڤەرپوڵەوە بڵێ هەردووکتان چۆکدا دەدەن بۆ ئارسیناڵ ئەمە کارێکی تۆزە قورسە کە ڕووبدات و لە هەمان کادا ناشبێەوە لە یاد بکەین کە ئارسیناڵ ئەمساڵ تپێکی تەموحدارە بە بردنەوەی نازناوی پرێمەرلیگ سەبارەت بە ئینتەر میلانیش ئینتەر میلان ئەوە کاکەڕەوە لە کۆمنتۆ پێمان دەڵێڵە لە پەخشی ڕاستەوخۆ دەنگ تێکەڵ بووە ئاگادار بم باوکارانم تر نازانم لە شاشەوە سەوتەکان چۆن بێ یاس خۆش کاکەڕەوە سەبارەت بە ئینتەر میلان ئیتالیا کۆتایی هات سریعی بۆیانە ئینتەر میلان ئیتالی تاو یەکلاو بوانێ تۆ بەتەمابی لە 11 هەفتەیە ئینتەر میلان 6 شکست بێنێ و تۆ هەموو یاریەکانێ بەری تەوانێ و پێشی بکەی بەخوا ئەمە شتێکی بەدەرە لە مانتەقی و وا تۆپ و فوتبۆڵ و ئەم شتانە ناخوا ئەمەیانەوە ناخوا یاریتەوە کاتەیە کە فیکەی حەکەم تاوابێ و ئەمە تاوابێ مە تاوابێ ئەگەر وا بێ ینی هیچ شتێک گرنتی نییە خۆلی ئیتالی کۆتایی هات ئینتەر میلان پاڵەوانی وەرزی ئەمساڵی خۆلی سریایی ئیتالیا بە شایستەی و بە شکست پێێنانی سەرجەم ڕکابەرەکانی بە سەرکەوتن بە سەرجەم ڕکابەرەکانیە بەستایشێکی جیانی گەورە وەشی پێشکەشەکان تیپەی تر ئامادەیە بۆ ڕکابەرەکانی چامپیۆنز لیگ دەبێت ئینتەر میلان ئەم زوو یەکلابوونەوەی خولی ئیتالیای هاوکاری بکات لەوەی کە باشترین ئامادەکاری بکات بۆ یاریەکانی چامپیۆنز لیگ چونکە بە تایبەتی لە چامپیۆنز لیگی ئینتەر میلان بە تێپەڕاندنی بەربەستی ئەتلەتیکۆ مەدرید ڕقەمێکی قورسە بێت چونکە ئەتلەتیکۆ مەدرید یەکێکە لە هەرە تیپە نەخوازراوە نەشازەکان لە چامپیۆنز لیگای بۆ تیپەکانی ڕکابەری چونکە بەردەوام تۆ چۆن بڕۆیت ئەتلەتیکۆ مەدرید بەو جۆرەیەتە بەردەمت تۆ چۆن ڕێ بکەیتەوە ئەو بەو جۆرەیەتە سەر ڕێگەکەو یعنی زۆر کات باسی و تیپان ناکەین ئەگەر یاریشت لەگەڵ نەکە یاری لێ تێگەیە ئاستەنگی بۆ دروستەکە ماندوێتێکی لە ڕادە بە دەرت پێدەدا بۆی ڕوبەڕووبوونەوەی ئەتلەتیکۆ مەدرید بۆ ئینتەر میلان ڕوبەڕووبوونەوەیکی سەختە و لە هەمان کادا تاقیکردنەوەیکی سەختە بە دەرچوون لەم تاقیکردنەوەی و بۆی کە تۆ تا ئێستا خولی ئیتالی یەکلاکەیتوانێ ئەمە دەرفەتێکی باش دەبێت لەسەر ئینتەر میلان دەچمە سەر یاریەکانی چامپیۆنز لیگ دوو یاریمان هەیە دوو سەرکەوتن تیپێکمان هەیە لە یاریگای خۆیەوە بە سەرکەوتن یەتە یاری گەڕانەوە کە پشت ئەستورە بە ئەنجامێکی باش ئەمە جگەلەوەی کە لە ڕووی ئاست و کواڵیتی تیپەکە شەوانێ ئەفزەڵیەتیە بەسەر ڕکابەرەکە تیپێکی دیکەمان هەیە لە سەرکەوتنیی بچووکەوە یەتە ناو یاریگای تیپێکی دێوە زممەی چامپیۆنز لیگ بەڵام ئێستا و جۆرە نییە بەڵام ئێستا و شێرەی جاران نییە ئێستا پیر بووە بەو جۆرە ناتوانێ مامەڵە بکە پیربوونەکەش کۆمەڵی هۆکاریە بایرن میونخ لاسیۆ ڕاستیجی حاشە هەڵنەگر هەیە ئەگەر ئەم بارودۆخە نەخوازراوەی بایرن نەبووایە دڵنیا بە لەوەی بایرن یاری یەکەمە منجامە یەکلا کردەوە ئەگەر ئەم
پەستانە زۆرە ئیعلامیەی لەسەر بایرن دروست بووە و لەسەر تۆخێڵ دروست بووە ئەنجامانی ڕابردوو ئێستا گەورە نەبوونا لازیۆ لە یاریەکەم بیوا بوو بەڵێ لازیۆ یاریەکە ماسێکی بەرزی پێشکەش کرد بەڵێ لازیۆ ڕوبەڕووی بایرن بووە بەڵێ ئەم شەویش بە پشبەستن بەو تێکچوونەی کە بایرن تێکەوتووە چونکە با پێ وڵم ئێستا هیچ شیکاریەک لەسەر بایرن مونیخ شیکاری واقعی نییە هیچ خوێندنەوەیەک بۆ یاری بایرن مونیخ بە خوێندنەوەی واقعی نییە ئەوەی کە ئێستا باس لە بردنەوەی بایرن مونیخەکە باوەڕ بکەن پلانێکی تەکتیکی و تەکنیکی یاریزانەکان و پلانی یانەکە و ئامانجی یانەکە ناتوانێت بخاتە ڕوولەوەی کە بایرن لە میاریە دەیباتەوە بایرن بۆی هەیە لە وەرزی ئەم ساڵە بێتە براوی چامپیۆنز لیگ بەڵام ئەو میکانیزمەی چامپیۆنز لیگی پێدەباتەوە میکانیزمە نییە کە بایرن پلانی بۆ داناوە ئەو ڕێگەیە نییە کە کاریگەڕییانەکە دیاری کردووە چونکە دۆخەکان لە بایرن بە تەواوی تێکچوو دەستەی هونەری تێکچوو کارگەڕی تیپەکە تێکچوو یاریزانەکان و مەرکەزی یاریکردنیان تێکچووە ناکۆچەکان لەگەڵ تۆخێڵ زیادی کردووە ئەنجامەکان ڕووی لە خراپبوون کردووە پەستانەکان لەسەر تیپەکە زیاتر بووە لەبەرەوە ئێستا بایرن تۆ شیکاری بۆ بردنەوەش و بۆ دۆڕانی شیبکەی ناتوانانی بگەیت ئامانجێکی واقعیەوە بە تایبەتی لە بردنەوەیە تۆ ناتوانانی بە دیاریکراوی ینی دامەزراوەی بایرن بسەپێنی یاخود دامەزراوەی بایرن دەربخەی لەوەی کە چۆن لەم یاریە سەرکەوتنێنێ وە چۆن و بە چ پلانی یاریەکە وە و کەرەسانی کە بەشداریەکەن چێت وە خولێکی یەک تا خولێکینەوە بایرن لە چەند ڕیتمی یاریکردنە ئەم تیپە شێواوە ئەم تیپە نغرۆ بووە هەمووشی تۆخێڵ نییە یعنی ئێستا من خۆم هەرگیز یعنی حەزم بەکاری ڕانانی تۆخێڵ نیە و معجیبیش نیم بە تۆخێڵ بەڵام ناکرێتەوە بەرپرسیارەتەکە بدەیتە سەر تۆخێڵ بەڵێ وەرزی ڕابردووش پێم وتن تۆخێڵ بەرپرسیارە لەوەی کە کاتێک ناگلیسمانیان لابرد ئەبواە فکری لەوە بکردایەتەوە ئەم ڕایەنەدا تیپەکەی گەیانەوەتە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ ئەم تیپە باشترین یاری لە چامپیۆنز لیگ کردووە مۆرزە باشترین تیپی چامپیۆنز لیگ ئەم تیپە یەک خاڵە بۆندزلیگە لە دوام تیپە لە لیگە پوکاڵە ڕکابەریەکە منتقیتیانی ئەم ڕایەنەدایان بەم جۆرە دوورخسۆتەوە من بێمەم شوێنە تۆخێڵ لەمانەیە غەڵەتە هاتووە پرۆژەیەکی تر وەرەگری و بەتەمایە وا بێتە سەر حازری و لێی بخواوەکوی کە ڕێکی کردوەوە هاتوۆتە سەرتیپی تر و لێ خواردووە ئەمە غەڵەتە ئەمە شتێکە مفاجەیە ڕوویە هەموو جارێ منم قسەم کردوەوە بایرن لە کێشەی کارگێڕیەوانێ پێی داهات کە ئۆلیڤەر کان و حەسەن ساڵح حەمیزیچ کە حەسەن ساڵح حەمیزیچ پێشتریش لەگەڵ هانزی فلیکا کێشەیە بوو دواترەوە بوو هاینەر و جەماعەت فلیک و کان و حەمیزیچیان دوورخستەوە کە پەیوەندی بە ناگلیسمانی شۆ بوو ناگلیزمانیش لە تیپەکە دابڕابوو بەشێکی ڕیاریزانەکان ناڕازی بوون لە دوورخستنەوەی ناگلیزمان بەشێکی تری یاریزانەکان پاڵپشتی حەسەن ساڵح حەمیزیچ و ئۆلیڤەر کانیانە بوو ئێستا و پشتیان ئەمە لەگەڵ تۆخێڵا مامەڵەکردن جیاوازە لەگەڵ تۆخێڵا یاریزان باشکرانی گەرانە کەواتە ئەو ئەوەی کە لەسەرەوە ڕژاوە هاتوۆتە خواری خوارەوە بایرن بەم سیلسیلە کێشەیە هاتووە ئێستا بایرن مونیخ لە دۆخی تەندروستی خۆیان نییە لە دۆخی ئاسایی تۆپی پێی خۆیان نییە هەز دەستکەوتێ بێنێ لە وەرزی ئەم ساڵ بایرن لە دۆخی ئاسایی خۆیان نییە بە هیچ جۆرێک ئەمە بایرن نییە بایرن پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیە بۆچی ئەگەر ئێوێ وەکو میلان و وەکوم بەرشلۆنە ئێستەی لێنێ چونکە میلانیش سەرەتاکەی وابوو بەرشەلۆنەش بارتۆمیۆ کە دەست بەکار بوو کارەکانی باسێکرۆمان باسی بودجەوینەکانیانە کرد بارتۆمیۆش بۆ جۆرە بوو کە دوای بەرشۆنان بۆ واقارەی ئێستا بێت میلانیش عینەن داخی چەسچووە بۆیە بایرن ئەگەر بیەوێت هەمان سیناریۆی میلان و بەرشلۆنەی بەسەردا دووبارە نەبێتەوە دەبێت گۆڕانکاری ڕیشەی بکە چونکە بەچاو ئەو خەرجیانەی کە بایرینەیکە بەچاو ئەو شانازیانەی کە بایرینێکە بەچاو ئەو داهاتانەی کە بایرن دەیهێنێتە نێویانەکەەوە بەچاو ئەو بەڕێوەبردنەی کە بایرن هەیەی ئێمە ئەگەر لە ساڵی 2010 وەریگرین بایرن دوو نازناوی چامپیۆنز لیگی بردووە دوو نازناوی چامپیۆنز لیگی بردووە ڕیال مەدریت بە سەرۆکایەتی فلۆرنتینۆ پێرێس
5 زانزاوی چامپیۆنز لیگی بردووە لە کاتێکە وەکو بایرنیشی نەکردووە هێندەی بایرنیش کێشە گەورە نەبووەتیە بەڵێ مدە هەبووە بەڵام نەک ئاوا بەم ستایل و بەم جۆرە بەڵێ ئەنجە ئێمە کە باسی ڕیاڵ مەدرید دەکەین باسی کی یەکەین باسی 10 بۆ 24 باسی 14 ساڵەکەین بایرن یەکێکە لە هەرە عریقترین و جوانترین و باشترین تیپەکان لە جیانی تۆپی پێیە یەکێکە لە هەرە دەوڵەمەندترین و ژیرانەترین یانەکان لە سروشتی تۆپی پێیە تیپێکی زۆر کامڵە کارگەڕێکی زۆر کامڵە بەڕێوەبردنێکی زۆر کامڵە بەس ئەم ئەخیرە بایرن لێی تێک چووە لە هانزفلیکەوە دواتر بۆ ناگلیزمان و دەرفەتنەدان بە ناگلیزمان و بۆ تۆماس تۆخێڵ و لابردنی تۆخێڵ و بایرن بەرەو لێ شێواوی ئەڕوا ئەم لێ شێواوی و ئەم بارودۆخە بێ سنوورێکی بۆ دامرێ بایرن دۆخەکە ڕێک بێتەوە ئەمەوە کار ئەنجامە خراپەکانی بایرنە کە من حەزم کرد جارێک تر ئەپدێتی کەم وەکو دۆخی یاری ئەنجامەکە حەج مەترسێکی لەسەر بایرن نییە بایرن یاری چوونی بە گۆڵێک دۆڕانوە یاری گەڕانەوەی لە نێو یاریگای ئالیانزەرینا تۆماس تۆخێڵ لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەیە داوای لە هاندەران کرد کە بە شێوەیەکی بەربڵاو ئامادە بن لە یاری گەڕانەوە و پاڵپشتی تیپەکە بن بۆی تیپەکە بتوانێت قەرەبووی یارەکەی لازیۆ بکاتەوە بەڵێ دەنگۆکان و هەواڵەکان باز لەوە دەکەن ئەگەر بێت و بایرن ئەم شەو ماڵاوایی بکات لە چامپیۆنز لیگ ئەوە باگەرێکی زۆر تۆماس تۆخێڵ دوور دەخرێتەوانێ بەڵام منوک و خودی خۆم بۆ چێژی چامپیۆنز لیگیش حەز بە بەرداوامی هەموو گەورانەکانەکەم من حەز دەکەم قۆناغی چارێکی کۆتایی هەشتیانی گەورە بن ڕوبەڕوو ببنەوانێ هەموو ڕوبەڕووبوونەوەکان ڕوبەڕووبوونەوەی یاری کۆتایی پێ واتە طبعاً ئەسە لە سوودی چامپیۆنز لیگە بایرن سەرکەوێنەوەکو لازیۆ بەڵام لازیۆش تیپێکە ئارەزووی خۆیەتی تموحی خۆیەتی بۆ داهاتێکی گەورە کار دەکا یاری چوونی بردوێتەوە ئەم یاریش دەوێت سوود لەم شێواوی و لەم بارودۆخە نەخوازراوی بایرن وەربگرێ لە نێویاریگای ئالیانزەرینایە بارودۆخەکە پێچەوانە بکاتەوە یەک ئەگەر هەیە لە بەردەم سەرکەوتنی لازیوە ئەوی ژێوەیە کە ئەم شەو هێندەی دیکە دووپات بێتەوە کە بایرن لە قەیرانێکی گەورەی قوڵایە لە سیستمی بەڕێوەبردننی وەرزشیە لە هەموو ڕوەکانەوە ئەم تیپە تەنها مەگەرە هەیە لە بەردەم لازیوە کە بتوانێت لە بایرن بێتەوە گنا هەموو ئەگەرەکانی تر نێویاریگای ئالیانزەرینا دەبێتە دۆزەق بۆ سەرجەم و تیپانی کاری تێدا دەکەن بایرن بچێتەوە سەر ڕێگەی ڕاستەقینەی خۆی هێشتا پێگاتەیەکی لە بەردەما کە دەتوانێت ڕکابەریە مویانە بکام بکات چونکە بایرن تیپێکی بەهێزە تیپی تۆقمەی هەیە مەرکاتۆی بەهێزی کردووە تیپەکە ینی پێشتریش یاریزانی باشی گواستەوانێ ئەم تیپە بەس ئەو نەبچێتەوە سەر ڕیتمی ڕاستەقینەی خۆی بەس ئەو نەبچێتەوە سەر ڕێگەی ڕاستەقینەی خۆی باوەڕ بکەن واریدە لە هەر ڕوبەڕووبوونەوەی تیپێکی ئەوروپیا بتوانێت شکست بەو تیپە بێنێت جا بگا بەوەی بە لازیۆ قەرەبووکردنەوەی ئەنجامێکی یەک و هیچ کامە سەبارەت بە بایرن و لازیۆ پێشەوەی بچمە سەر ڕیال سۆسیداد و پاریس سەن ژەرمان ئەگەر کۆمنتێکات بێت کاگۆگیرەڵێ بایرن دەیباتەوە تۆخێڵیش بەڕێ دەکرێت چۆنە بێ بایرن بیباتەوە تۆخێڵ بەڕێ بکرێت تۆخێڵ وتێتی کۆتایی وەرز بڕوان ناکەم جارێکتر بایرنە و هەڵەیی وەرزی ڕابردوو دووبارە بکەنەوە کاکە ڕێباز دەڵێ وەک هاندەرێکی بەرشۆنە هیوادارم بایرن ڕایەنەر دوور نەخاتەوە سەرکەوتووە یعنی چۆن ڕایەنەر دوور نەخاتەوە سەرکەوتە تێناگەم وەڵا لەوە سڵاو لێوەش کاک مەسوور کاک محەممەد من پێم وایە ئەرسیناڵ باوەڕ بکە یان ئەم شتە ڕەنگە تۆزێ ینی مجازەفە بێ بەڵام ئێستا ئەرسیناڵ مامەڵێکی تەندروست لەگەڵ چامپیۆنز لیگا بکە زۆر باشترە لە پریمەر لیگ ئێستا لە چامپیۆنز لیگا هەموو شتێ لە دەسەڵاتی خۆیەتی لە چامپیۆنز لیگا هەموو شتێ لە دەسەڵاتی خۆیەتی بەس لە پریمەر لیگا هەموو شتێ لە دەسەڵاتی خۆیانی چگەلەوەی کە ڕوبەڕووبوونەوەی سەختی ماوە کە تۆ واریدە ینی تۆ ناتوانانی لە پریمەر لیگا هەموو یاریە براوبی بەس لە چامپیۆنز لیگا توانی هەموونەوە دەقەیە بە شێوکی تەندروست مامەڵە بکەیت ڕکابەریکردنی چامپیۆنز لیگ ڕەنگە بۆ ئەرسیناڵ ئاسانتر بێت تاوەکو ڕکابەریکردنی پریمەر لیگ بە تایبەتی لە دۆخی ئێستەی پریمەر لیگا بە تایبەتی لە وەرزی ئەمساڵی ئێستەی پریمەر لیگا بەڵام ڕاکردن بۆ دوو کەروێشک هەر یەکە و لە ڕێگەیە بێت
ئەمانە منێتەوە سەرۆی ئارتیتا پێمان دەڵێ نا پێگاتەکەی بەڵێ لە توانایدا لە دوو پاڵەوەنتی ڕکابەری بکە پێگاتی چێندە بێز و تۆکمەی لە بەردەمدایە. کاکە ڕامان نازانم بەستە چییە؟ ڕیال سۆسیداد سەرکەوتن بەدەستدێنێت بایرن و پاریس هەڵدەستن ئەرسیناڵ هەروەک ساڵانی جاران دەچێتەوە پێشەوە لە پلەی سێمدا دەمێنێت. کاگە حەمە ڕیال سۆسیداد سەرکەوتن بەدەستدێنێت کاگازا دەڵێ بایرن نەفسیان ڕووخاوەگەرنا لە ڕووی پێگاتۆی کێشەیەکی نییە بەتەشید کاگازات وەکو پێگاتە بایرن پێگاتێکی زۆر تۆکمەی هەیە زۆر بەهێزی هەیە بەڵام ئەم تیپا وەکوتم لەسەرەوە داڕماوە منداڵی کێشاوەتە خوارەوان هێگنا باوەڕ کە ئێستش تیپی بایرن دۆخی ئاسایی خۆی وەرگێتوانی چەکە لەو تیپانی کە ڕکابەری لەسەر بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگەکە بە قەناعەتی من. ئەگەر هەیرە بایرن وەکو چەلسی بەسەر بێت ئەگەر هەیە سینناریۆی ڤیاریال دووبارە بێتەوە شەو بایرن لە ڕووی پێگاتەوە نەبەخوا من بە قورسی ئەزانم بایرن بەڵێ بارودۆخێکی زۆر نەخوازراوە بەڵام هەموو یاریکیش بۆ جۆرە نییە هەموو یاریکی ژە و خراپە نییە ینی بە بێئینساف نەبین بەرامبەر ینی هەموو شتێک هیچ شتێک بۆ بایرن نێڵینەوە لەوەی ئەم شەوە ڕکابەری لەسەر بکەن نە من پێم وایە هەر بارن لە پێشترە بۆ سەرکەوتن بۆ قۆناغی داهات و تاوەکو لازیۆ بە تایبەتی ئەم تیپە کە ینی مەجال نەماوە بارنە بێ یاری واقعی خۆی بکات دەبێت ڕوبەڕبوونەوەی تەواوی خۆی ئەنجام داتەوەی کە ڕوبەڕوو بێتەوە و بگاتە قۆناغی چاریکی کۆتایی کە ڕەنگە چاریکی کۆتایی و دۆخی لە بایرن پێچوانە بکاتەوە. ڕیال سۆسیداد و پاریس سەن جەرمان مانوێل ئەلگواسی و لوسنریشی تەوان ئەلگواسی ساڵانێکی زۆرە لە سۆسیداد ڕانەراتیەکە و ئەو سیستمی بەڕێوەبردنەی کە باسیەکەین ئەو قوتابخانەی کە باسیەکەین ئەو پەروەردەکردنەی کە باسیەکەین ئەو ئەکادیمیانەی کە باسیەکەین ڕیال سۆسیداد هیچێکە لەو تیپانەی کە پشتی بەمەبەستەوە ویانەیەکە کە پشت بەو بۆندانەش دەبەسێت کە لە داهاتوە یاریزانانەی دروستیەکە پەیوەندی بەیانەکانی دیکەوە دەکەن و تیپێکە کە ستایلێکی یاریکردن بە سەرکردایەتی مانوێل ئەلگواسی دروست بووە لەم تیپەیە کە چەند ساڵێکە لەم تیپەیە کار دەکات و دەتوان ڕیتمێکی یاریکردن وەربگرن. هەمان ئەو ستایلە بەڵام بە شێوازی تایبەتی خۆی کە ئەو ستایلی کەینێکی لەسەری دەڕەوە بەڵام پێچەوانەکەی ئەم ساڵ لە ڕیال سۆسیداد ڕوویە ئەم ساڵ هەمووان گەشتبین بوون کە بەرەو پێشچوونی زیاتر بە تیپەکەی ئەلگواسیەوە دیار بێ بەڵام جامی نەتەوەکانی ئەفریقا و جامی نەتەوەکانی ئاسیا سۆسیدادی لە دۆخێکەوە ناوە دۆخێکی تر پاش گەڕانەوەی یاریزانەکانیشی لە جامەکان هێشتا سۆسیداد ڕیتمی یاریکردنی خۆی وەرنەگرتوەوە هێشتا ڕۆژ سۆسیداد نەیتوانی ئەو ڕیتمە باتەوە بە تیپەکەی کە پێش دەستپێکی جامی نەتەوەکانی ئاسیا و جامی نەتەوەکانی ئەفریقا هەیبوو ئەلگواسی بۆی ئەو دوو پاڵاوانەتیەوە بە تەواوی سۆسیداد لی تێک چوو و بینیتان ماڵاوایکردنی جامی شای ئیسپانیای بە دوایە هاو و بینیتان دواکەوتنی زیاتری لیگەی ئیسپانیدا بە دوا هاو و بینیتان شکستی یاری چوونی بەرامبەر بە پاریس سەن جەرمانە بە دوا هاو. بەڵام ئەگەر پێش دۆخی وەرگین پێش دۆخی پێش بۆ دۆخی جامی نەتەوەکانی ئەفریقا و ئاسیا بڕوا بکەن سۆسیداد یەکێک بوو لە هەرە جوانترین تیپەکانی ئیسپانیا یەکێک بوو لەو تیپانی کە ڕێژەیەکی بەرزی کۆنتترۆلکردنی تۆپی لابوو یەکێک بوو لەو تیپانی کە زۆرترین هەلی گۆڵتۆمارکردنی دروستەکرد لە یاریەکە یەکێک بوو لەو تیپانی کە زۆرترین پرێسینگ و بەردەوام پەستانی خستە سەر تیپەکانی ڕکابەری ئەمە کەی ئەمە پێش مانگی 12 پێش مانگی 1 پێشەوەی پاڵەوانتیەکان دەست پێ بکەن بەڵام لە دوای مانگی 1 و پاش گەڕان و یاریزانەکانی هێشتا سۆسیداد دەچێتەوە سەر ڕیتمی یاریکردنی خۆی ئەکرێت سۆسیداد ئەمشەو پاریس سەن جەرمان تووشی ناڕەحەتی کات و فوتبۆڵ پێمان دەڵێت ئەنجامی 2-0 بۆی هەیە قەرەبوو کرێتەوە بە تایبەتی بە پشتبەستن بە یاریگا و هاندەرانیان ئەمە کە لەلایەن سۆسیدادەوە قەرەبوو بکرێتەوە بە تایبەتی کە هەم ڕاهێنەرەکەی بە تەواوی لە دۆخە شارەزایەوە هەم ئەلگواسی دەسانێت لەگەڵ ئەو قوتابخانەی تۆپی پێی کە تیکی تاکا و یۆهان کڕۆیف بۆ فەلسەفە یاریکردنە دەزانێت خۆی بگونجێنەوە خۆشی لەگەڵ ئەو قوتابخانەیە کارلێکێکی باش لە نێوانیانەیە کە یەکێکە لە جوانترین قوتابخانەکان بۆیە
سۆسیداد بۆ هەموو ئەگەری ئامادێ لە بەرامبەردا تیپێکمانەیە کە پاریس سەن ژەرمانە کە لەلایەن ڕاهێنەرێکەوە سەرکردایەتی یەکرێک کە یەکێکە لە هەرە جوانترین و کاریزماترین ڕاهێنەرەکانی تۆپی پێ کە دەڵێم کاریزمایە سەر ڕەنگە زۆر هاوڕێ پێم لە کاکە آخر ئیندیکی چی کردووە تاوە تۆپی و کاریزما بێ یاخود یەکسەر بیر ڕووداوەکانی مۆندیالیان بێتەوە بڵێن کاکە تۆ لە مۆندیالا پێ خۆش نەبوو ئیندیکی دەوە من ئێستا ڕووداوی مۆندیال دووبارە بێتەوە عینەن شت بەرامبەر ئیندیکیەکەمەوە و پێشم وایە غەڵەتی کردناقی کرد لە پێگاتی ئیسپانیا بەڵام ئەمە بڕیارێ بوو کۆتاییەوە بەڵام کۆی گشتی مێژووی کاروانی ڕانەراتی ئیندیشی پێمانەڵەیەکێکە لە ڕانەرە ژیرەکان پێمانەڵەیەکێکە لە ڕانەرە پێرفێکتەکان من بۆچی بە ئیندیکیڵم کاریزما لەبەرەوەی لە ماوەی 5 مان کارکردنا لە پاریس سەن ژەرمان هەژمونی خۆی بەسەرم تیپای سەلمانەوە هەموو یاریزانێک لە ژێر فرمان و جۆڕاڵیەوە ئەو دایاریەکە تیپێکە پێشتر مێسی و نیمار و سوارێزی نێمار و مێسی و مپاپەی تیا بووە و چەندینە سێری دیکەی تیا بووە کە ڕاهێنەر ئەو کاریزمایی نەبووە ئەو کەسایەتی نەبوو بە سەرتیپەکەەوە بەڵام ئیندیکی بوو لە پریسیزنی شاکە پاریس سەن ژەرمان مپاپی بۆندی تازە نەکردەوە ئیندیکی کە سەفەرەکەی کرد بۆ سین مپاپی بەجێش وتی من یاریزانێک لەگەڵ کارژێڕیانەکە ڕێنەکەوتوێ من ئامادەنیم گەشتی لەگەڵدا بکەم کاتێک کە مێسی لە بەرشەلۆنا درەنگە ڕایوانێ یاریان هەبوو لەگەڵ ڕیال سۆسیدادا مێسی بەشداری و یاریە پێ نەکرد کە لە یاریەکە شکستیان خوارد دواتر هەموو ڕاگەاندەکانی کەتەلۆنی یاریشان کردە سەری و جووی ناوتی یاریزان پابند نەبوو بە ڕاهێنانەکان و پابند نەبوو بە ئامادەکاری یارەکان و لەبەرەوە بێت دانیش هەچ کەسێبی لەبەرەوە ئەیسەلمێنێکە ئیندیکی خاوەن کەسایەتیە من معجب بەم کەسایەتی ئیندیکی معجب بۆ مامەڵەکردنم دەیکا بەڵام هەلێگاتۆتە بەردەم ڕیال سۆسیداد کە ڕەنگە ئەمە هەلبێت ئەم دۆخەی مباپێ دروستی کردو بە تایبەتی لە پاش یاری یەکەمیان بەرامبەر بە ڕیال سۆسیداد کە دەبینین پێش یاری ڕیال سۆسیداد لە چامپیۆنز لیگ ئەو بوو کە هەواڵەکەی مباپێ بڵاو بوو کە تەئکید بۆ کە مباپێ بە هیچ جۆرە ئامادەنیە گرێبەستەکە لەگەڵ پاریس سەن ژەرمانیەوە بکاتەوە بەرامبەر لیل کە مباپێ بەشداری بە هیچ جۆرە لە یاریەکەیانە کرد دواتر بەرامبەر بە ڕیال سۆسیداد یاری کرد ئەنجا هەواڵەکە تەواو بڵاوتر بوو و لێ دوانی دایکی و لێ فابریسیۆ ڕۆمانۆ بابەتەکان درێژە پێدا وای کرد مباپێ لە یاریەکە یادەک بێ وەکو یاریزانی یادەک بەشداری بکات لە یاریەکە خولێکی 62 ببرێتە دەر لە یاری مۆناکۆیە خولێکی 46 بیدایەتی جێمی دوم ببرێتە دەرەوانێ ئەمە پێمان دەڵێت دۆخێکی تەموو مژایی لە پاریس سەن ژەرمانە دروست بووە مباپی کەشێکی نائارامی لە پاریس سەن ژەرمانە دروست کردووە کە دۆخەکە من یعنی یاریزانێک کاپنی هەڵبژاردەی فەڕەنسا و کاپنییانەی پاریس سەن ژەرمان بێ حەقی خۆیەتی کاکە وتوتی ساڵی داهاتووە ڕۆم ینی بەڕاستی ئەمە بێڕێزیکردنە بەئیتە پلان ئیندیکی پلانی خلێفی جێبەجێیەکە خۆی واکە ئەیانەوەی لە ڕێمەوە پەستان لەسەر مباپێ دروستکەن بۆی کە گرێبەستەکەی نوێ بکاتەوە بەس ئەمە کردەوەیکی ناوەرزشیە ئەمە ناپیشەگەرانەیە کە تۆ یاریزانێکی وەکو مباپەیە دەکەی کە تۆ یاریزانێکی وەکو مباپێ دانیشتنی چونکە تیپەکەت ناچاری پێویستی پێێتی ئەستێری یەکەمی تیپەکەتە ڕۆڵی سەرەکی لە سەرکەوتنەکانە هەیە نابێ بەرامبەر و خزمەتی کە مباپێ کردوێتی بە پاریس سەن ژەرمانم کە گۆڵکار و کە مێژووی پاریس سەن ژەرمانی داگیر کردووە تۆ بێ ئەرزشی کەیت و بەم جۆرە ڕەفتار لەگەڵ مباپێکەی بۆیە من پێم وایە ئەوەی کە هەل دەدات بە ڕیال سۆسیداد ئەو دۆخەیە کە مباپێ و ئیندیکی لە پاریس سەن ژەرمانە دروستیان کردووە بە پێچەوانەوە پاریس تیپێکی بێزە لە وەرزێم ساڵە بە پێچەوانەوە پاریس تیپێکە پشت ئەستورە بەنجامی یاریچوون هەموو ئەمانە واتایەوەیە کە پاریس دەرفەتی چوونی بۆ قۆناغی داهاتوو زیاترە بەڵام لە تۆپی پێ ئەوەی کە دەڵێ لە تۆپی پێ شتێک مەحاڵ نییە و گەڕانەوە هەیە بۆ یاری پاریس سەن ژەرمان و ڕیال سۆسیداد بابەتێکی زۆر واقعیە بێ هاوڕێیان عەزیزم سڵاو بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستیش سوپاس بۆ دەستخۆشیەکانی ئێوەش سوپاس بۆ هاوکارانم لێرەدا شیکاری وەرشی بە کۆتا دێنم خواتان